ئاری لاە بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش بە دڵنیاییەوە زەنگی وشکە ساڵی ئەم ساڵ لە ئیدارە ڕاپەڕین لێداوە. دەڤری ڕاپەڕین ناوچەی بارانی مسۆگەرە ساڵانە 750 بۆ 1200 ملیم بارانی لێ دەبارێت، بەڵام ئەم ساڵ جیاواز لە هەموو ساڵەکانی ڕابردوو تا ئێستا نزیکەی کەم 260 ملیم باران باری و ینی بەراورد بە پار ڕەنگە 500 بۆ 600 ملیم کەمتر باری بێت. ئەمەش کاریگەری لەسەر ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی لەسەر دانەوێڵە دروست کردووە. من دوو ڕۆژی ڕابردوو راپۆرتێکم هەبوو لەسەر کاریگەری کەم بارانی لەسەر دەخڵودان. بەڕاستی بەشێکی زۆری ئەو زەویانی کە بەگەنم داچێنراون کێڵراونەتەوە لەبەرەوەی بێبارانی بووە و گەنمەکان نەبوون. زانکۆی ڕاپەڕین وەک ناوەندێکی ئەکادیمی هەستی بە مەترسیەکانی ئەم با بڵین کەم بارانی وشکە ساڵیە کردووە، بۆیە لە ڕێگەی توێژینەوە زانستیەکانیانەوە مامۆستایانی زانکۆ دەیانەوێت ڕوبەڕووی ئەم وشکە ساڵیەوە بنەوە. ئەمڕۆژ بەشی جوگرافیا لە کۆلێژی زانستە مرۆڤاتیەکان سیمپۆزیۆمێکی لەسەر کاریگەریەکانی وشکە ساڵی لەسەر ئیدارە ڕاپەڕین لە سیمپۆزیۆمەکەدا گفتوگۆی چڕ لەبارەی کاریگەریەکانی وشکە ساڵی و قەیرانی ئاو و گۆڕانی کەشوها و هەموو ئەم بابەتانە دەکرێت. من لەگەڵ دکتۆر بێستون ئەحمەد سەرۆکی بەشی جوگرافیا قسە دەکەم، باسی کاریگەریەکانی وشکە ساڵی دەکەم. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت. کاریگەریەکانی یان با بڵین وشکە ساڵی ئەم ساڵ چۆنە ئێوە وەکو پسپۆڕێکی جوگرافی چۆن دەیبینن؟ بەخێر بێن، خۆشحاڵ بووین. دیارە ئەمڕۆ بەشی جوگرافی زانکۆی ڕاپەڕین یەکێک لەو چالەکە ئەکادیمانێک ئەنجاممانداوە لەسەر بابەتی وشکە ساڵیە. دیارە بابەتی وشکە ساڵی یەکێکە لە بابەتە گرنگ و کاریگەرەکان هاوشێوەی زۆرێک لەو پرسانی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان و لە تەواوی وڵاتانی جیهان بەڕێوە دەچێت، وەکو هاوشێوەی گەشی شارنشینی و مەسایلی گەرمبوونی گوزەوی و گۆڕانی ئاوهەوا و پرسی پیسبوونی ژینگە. بەتەکی داری وشکە ساڵی دیاردەیەکی سروشتیە کە لە کاتێکەوە بۆ کاتێکی تر دەگرێت گۆڕانی بەسەردا بێ. ئێستا ئەگە تەماشا ئەم دیاردێ بکەین بەتەکیید چەندین جۆر وشکە ساڵیمانەیە، دەکرێت وشکە ساڵی ئاوهەواییمانەیە، وشکە ساڵی کوشتڵالیمانەیە، وشکە ساڵی هایدرۆلۆجیمانەیە. مەسەلەی وشکە ساڵی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان تەواوی وڵاتانی دنیا بۆتە جێگەی باس و خواس و گرنگی پێدان. و ئەم بابەتە گرنگە لەبەرەوەی چەندین دەرهاویشتە و چەندین کاریگەری بە دوای خۆی دادێنێ. یەک لەوانە کاریگەری اقتصادی هەیە. ئەو کاریگەری اقتصادیەوەی کە کار دەکاتە سەر مەسایلی کەرتە کشتتوکاڵیەکان و دەبێتە هۆکارێک بۆ لە ناوچوونی ڕۆک و هەروەها کۆچی ئاژەڵەکان لە ناوچێک و بۆ ناوچەیەکی ترەوە کاریگەری دەکاتە سەر تێکچوونی هاوسەنگی ژینگەیی نێوان شار و لادێ. یەکێک لە کاریگەریانی کە زۆر گرنگ و کاریگەرە و ئەهمەتی هەیە بریتێ لەوەی کە کاریگەری دەکاتە سەر تێکچوونی هاوسەنگی نێوان شار و لادێ، بۆی کە لادیەکان لەژێر هەڕەشی کۆز دەکەونە ژێر هەڕەشی کۆچەوە لەبەرەوەی زەوی کشتتوکاڵیەکان ناتوانن بەرهەم بدەن و ئەمەوا دەکە خەڵک لە لادەکان و کۆچکە بۆ شارەکان. کاتێک کۆچی کرد بۆ شارەکان هاوسەنگی نێوان لادێ و شار تێک دەچێت، بە خەڵکێکی زۆر لە شارەکان کۆ دەبنەوە، فشارێکی گەورە دەکرێتە سەر شارەکان بە تایبەتی شارە میلیۆنیەکان. ئەمە لەلایەکەوە لەلایەکی ترەوە دەکرێت هۆکارێکی بێ بۆ قەیرانی نێودەوڵەتی و لە ڕووی سیاسیەوە جارشکی تر وڵاتان پەلکێشی سەر مێزی گفتوگۆ بکە بۆ لەبەرەوەی جارشکە لە ژێر کاریگەری دیاردەی وشکە ساڵیدا زۆرێک لەو وڵاتانی کە خاوەنی سەرچاوی ئاوی ڕووبارەکانن بە تایبەتی عێراقێکێکە لەوانە زۆرێک لە وڵاتانی تر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وا دەکە جارشکە دووبارە پێداچوونەوە بە ئاوەکانیاندا بکەن، چونکە خاوەنی سەرچاوی ئاوە ڕێژگەکان بۆ منە جلۆ فرادێکێکە لەو دوو ڕووبارانەی کە لە تورکیا و لە وڵاتانی دەوروبەرمانەوە هەڵداقڵن دێنە ناو عێراقەوانێ ئێران و تورکیا دەتوانن تەحکوم زۆر بە ئاسانی بەو ئەوانەوە بکەن لە دوای ئەوەی کە وشکە ساڵی ڕوبەڕووی وڵاتەکان دەبێتەوە. دەکرێت بەنداو دروست بکەن، دەکرێت پێداچوونەوە بە ئاوەکانیاندا بکەن و بۆ قەرارەتە یاسایی و یاساوی پند بەندە نێودەوڵەتیاندا بکەنەوە کە پێشتر اتفاقی لەسەر کراوە. ئەمە وا دەکات کە چ بکەن کاریگەری هەبێ بۆ سەرچی بۆ سەر وڵاتانی خوارخۆیان. کەواتە ئەمە چ دەکات جارشکە پشێوی سیاسیت بۆ دروست دەکات، ئاڵۆزی سیاست بۆ دروست دەکات لەوەی کە ئەوان دەست بەسەر ئاوەکاندا دەگرن و بە ئارزوی خۆیان تەحکوم پێوە دەکەن، وڵاتانی خوارخۆیان دەکەنە وڵاتانی پلە دوو یان وڵاتانێک کەوا نەتوانن بە ئاسانی ئەو ئەوانە بەکاربێنن. دکتۆر ئەگەر باز لەسەر کاریگەریەکانی بکەین لە سنووری ئیدارە ڕاپەڕین، ئێوە لە سیمپۆزیۆمەکەدا ئەمڕۆ لەسەر چی بابەتێک بە دیاریکراوی قسە دەکەن؟ ناوەڕۆکی سیمپۆزیۆمەکە
چییە؟ ئەم بابەتی ئێمە کاریگەریەکانی گەربێنی سەر ئیدارەی ڕاپەڕین بە دیاریکراوی بە تەکید کاریگەری هەیە ئێمەش بەشێکی لەو دیاردە وشکە ساڵی کە ئەمڕۆ لە تەواوی عراق و لە تەواوی وڵاتانی جیهان بەڕێوە دەسیەوە هەرێمی کوردستانیش یەکێکە لەوانم بە تەکید هەرێمی کوردستان دەبێت لەوەدا زۆر وریابێ بە خصوصەتەن ئیدارەی ڕاپەڕین بۆ لە بەروی ئێمە ئەو ئەوانەی کە هەمانە بەشێکی زۆری لە دەرەوە ڕابۆمان دێواتە بڵین لە دەرەوە سەرچاوەکانە لە دەرەوەن چ ئەوانەی ئێران چ ئەوانەی لە تورکیاوە دێن بۆیە کاریگەری سە ئیدارەی ڕاپەڕین لەسەر کەرتی کوشتتوکاڵی دەبێت ئێشێک لەوانی لەو پسپۆرانی کە بانگمان کردو لە بەڕێبەتی کوشتتوکاڵی ئیدارەی ڕاپەڕین بانگێشتمان کردووە کە بانگمان کردووە پێمان وایە دەبێت ئەو پەیامەمان پێ بڵێ کە ئایا ئەم وشکە ساڵێت چ کاریگەریکی لەسەر کەرتی کوشتتوکاڵی ئیدارەی ڕاپەڕین دروست کردووە واتە یەکێک لەو کەسانی کە سیمیناری هێوبابەتی هەیە لە بەڕێبەتی کوشتتوکاڵ و بانگێشتمان کردو پێمان وایە دیاردی وشکە ساڵی یەکەمین ئینعیکاس و کاریگەری و ڕنگدانەوەی کە دروستی کردو لە ئیدارەی ڕاپەڕین لەسەر کەرتی کوشتتوکاڵ دەبێت دروست کرد بە تایبەتی ئەو ساڵ کە تەماشا دەکەین بەشێکی زۆری زەوی کوشتتوکاڵەکانمان و بەرەمەکانمان لە دەستداوە کەواتە بەتایبەت ئەمڕۆژ زەمەنی ئەرقامە زەمەنی داتایە وشی پێم وایە وایان گوتوا بزانم کاڵبوونەوە تا ڕادێکی سەرەکی ئێمە بە ئەرقام قسە دەکەم مەسائلی جغرافیا و بابەتەکانی توێژینەوەکانی جغرافیا بدا تا قسە دەکەین وەلایەکی ترەوە بەڕێوەبەراتی ئاوی ڕاپەڕینمان بانگێش کردو یەکێک لە سیمینارەکانی تر بزانین ئایا وشکە ساڵی چی کاریگەریکەی لەسەر دابەزینی ئاستی ئاوی ژێر زەوی و کەم بوشکبوونی بیرەکانمان وشکبوونی سەرچاوەکانی ئاوی و کەمبوونەوەی ئاوی قولە و خاص و کەمبوونەوەی ئاوی زەی بچووک و ئەوانە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین چ کاریگەریەکی دروست کردو یەکێک لەوانەی کرد کە بانگێشمان کرد لە بەڕێوەبەراتی ئاو ئیشەڵا لە ڕێگەی کۆمەڵێک داتا و ئەرقامەوە پێمان دەڵێ کە بزانین ئێمە لە ئاستی ئاوی ژێر زەوی لە مەسایل هایدرۆلۆجیەکەدا چ کێشەیەک ترمان هەیە وەزایدەن پسپۆرانی بواری جغرافیامان بانگێش کردووە لەوانەی کە پسپۆڕن لە بواری مەناخ بزانین ئایا گۆڕانکاریە ئاو هەواییەکان یەکێک لەوانی کە ئێستا کاکتۆر محەممەد قسە دەکا پسپۆری کەژ دکتۆرای لە بواری کەژناسی هەیە لە بواری گۆڕانی ئاوهەوایە لەوەدا بەتاکید بۆ ماڕوون دەکاتەوە بزانین ئایا ئەم وشکە ساڵیە چەندە بابەتێکی عالەمیە چەندە بابەتێکی جیهانیە و چەندە بابەتێکی لە عراقدا ناوخۆیشەوە بۆ هەرێمی کوردستانیش خصوصان و لە ناویشدا ئیدارەی ڕاپەڕین و ئەو داتا کۆمەڵێک داتا و ئەرقامان بۆ دەخاتەڕوو کە پێمان دەڵێ ئایا ئاستی مەترسی وشکە ساڵی لە ئیدارەی ڕاپەڕین لە چ پلەیەکدایە بە هەمان شێوە دکتۆر بەختیارمانەیە کە ئەویش لە بوارە ئەو هەوایەکەدا شارەزایەکی تەواوی هەیە ئەویش بە مۆدلی سەردەم کۆمەڵێک داتا و کۆمەڵێک بەیاناتمان بۆ دەخاتڕوو لەسەر سنووری ئیدارەی ڕاپەڕین کە ئەمە جارش کە پێمان دەڵێ لە ئاخیردا دەگەینە ئەنجامێک کە پێمان بڵێن ئایا ئێمە لە کوێی وشکە ساڵین وشکە ساڵێکی توندین یان مامناوەندین یان تا ڕادێکی سەرەکی لە سەرەتای لێواری لە سەرەتای وشکە ساڵیدا زۆر سپاس کە لەگەڵ مامۆی سپاس دەکەم ئاری وەکو دکتۆر بێسون باسی کرد مەترسیەکانی وشکە ساڵی گەورن و کاریگەریان لەسەر کشت و کاڵ و ئاو چەندین کەش و هەواش هەیە بۆیە ئەوان دەیانەوێت لێرە بە وردی توێژینەوەی لەسەر بکەن ئامادەکاری بکەن بۆ ڕوبەڕۆبوونەوەی وشکە ساڵی